لە 8 مارس ڕۆژی جیهانی ستایشی ژنان و وەبیرهێنانەوەی دابینکردنی مافی کاملیان لە ڕێگەی خەباتەوە نزیک دەبینەوە. تا ژن ئازاد نەبێت، کۆمەلگا ڕووی ئازادی، خۆشبژێوی و عەداڵەت بەخۆیەوە نابینێت. گشتیان بەردەوام لەسەر دوو بنەما بووە: بەرهەمهێنانی کەرەستەی ژیان و بەرهەمهێنانی مرۆڤ. هەردووی ئەم بنەمایانە لەسەر شانی ژنانن. بەڵام چینە دەسەڵاتدارەکان بە درێژایی مێژوو مافی ژنان بە تایبەت ژنانی کرێکاریان لە ڕێگەی زۆر یاسا، کلتور، سنەت، نەریت و ئیدیۆلۆژی پێشێل کردووە. یەکێک لە دژەژنترین ئیدیۆلۆژیەکان کە لە هەموو مێژوودا لە خزمەت چینی دەسەڵاتداردا بووە، ئیسلام و پیاو سالاری جێکەوتوو لە ناخیدایە. ئەم دینەی سەردەمی کۆن بە ڕەسمی ژنی خزمەتکاری خواست و مەیلی پیاو و وەک ڕەگەزی پلە دووهەم پێناسە کردووە. کۆماری ئیسلامی لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا لە ڕێگەی ئەم دینەوە زۆرترین ستەمی بەسەر ژناندا سەپاندووە. هەموو کردەوە دژەمرۆییەکانی ئەم ڕژیمە بۆ بێمافکردنی ژنان لە خزمەت نظامی سەرمایەداریدا بووە. خاوەنانی سەرمایە بەهرەکێش و مەفتەخۆرن. ئەوان پێویستیان بە دووبەرەکینانەوە لە نێوان پیاوان و ژنان، هێزی هەرزان، کاری ناوماڵ و سنووردارکردنی ژنان بە پەروەردەی بەخۆڕایی منداڵان. کەوابوو ئەرکی هەموو ژنان و پیاوانی مرۆڤ دۆست و خوازیاری کۆمەلگایەکی بەرابەر و بە دوور لە ستەم و چەوسانەوەیە کە دژ بە سیستمی سەرمایەداری، کۆماری ئیسلامی و پیاو سالاری نەخشەمەند و ڕێکخراو خەبات بکەن. بژی 8 مارس ڕۆژی جیهانی ژن گەشاوە بێت خەباتی هاوبەشی ژنان و پیاوان دژ بە هەموو جۆرە ستەمێک.